بەلای شانازی و دڵخۆشین بۆ هەموو تاکێکی ئازادی خواز و تاکێکی کورد وەک ئەوەی لای هەموومان ڕوونە لە 31 ئابی 1996 پارتی کارێکی قێزەونی کردووە بە یارمەتی سوپای عێراق یەکێتی لە هەولێر ڕاونا تاوەکو سەیرانبەک هۆکارەکەشی ئەوە بوو پارتی پێی قبوڵ نەئەکرا حیزبێکی تری کوردی خاوەندە سەڵات بێت بەداخەوە پارتی بە درێژایی مێژوو بۆ هێشتنەوەی خۆی لە لوتکەی سەردەسەڵات پەنای بۆ هەموو شتێک کردووە خیانەت و خاکفرۆشتن و شەڕی براکوژی و لۆکەریکردنی نەیارانی کورد و یارمەتیدانی هەر هێز و لایەنێک بۆ لەناوبردنی کورد و قەوارەی کوردستان لە 31 ئاب پارتی ئەو خیانەتەی تەنها بۆ دەرکردنی یەکێتی نەبوو بەڵکو تەسلیم بوون بوو بە حیزبی بەحث ئەوەی زۆر زۆر ڕوون و ئاشکرایە هەر لە سەرەتای دروستبوونیەوە بە خیانەت هاتووە بە خیانەت خۆی لە لوتکەی سەردەسەڵات هێشتووەتەوە ئەبێت چاوەڕوانی چی لەو حیزبە بکرێت گەر بە خیانەت دەسەڵاتی گرتبێتە دەست چۆن ئەتوانێت دیموکراسی بێت چۆن ئەتوانێت خزمەتی خاک و گەل و خەڵکەکەی بکات هەموومان ئەیبینین بە سەدان و هەزاران جاش و کوژی لە هەولێر ناودەداوە ژیانێکی زۆر زۆر خۆشی بۆ فەراهەم کردوون بەڵام بەداخەوە ڕۆژ لە دوای ڕۆژ ژیان و گوزەرانی خەڵکەکەی خۆی زیاتر بە لەرە و لە ناو چوون ئەبات وەک ئەوەی ئێستا بەبەر چاومانەوە ڕووەدان دەستکردنەوەی ئازادی ڕادەربڕین زیندانیکردن و ئەشکەنجەدانی ئازادی خوازان و بە تایبەت زیندانیکردنی ئازادی خوازانی بادینان